من تارا محەممەد خەڵکی شاری مەهابادی ڕۆژهەڵاتم ماوەی 13 ساڵە لە سلێمانی دەژیم 10 ساڵە کاری هونەری دەکەم چەندین پێشانگای تایبەت و تایبەتی خۆم هەبوو تایبەت بە ژنان بۆ بەڵام ئێستا ستایلی کارەکەم تۆزێک گۆڕاوە زانکۆم تاوا کردو هونەرە جوانەکان بەشی گرافیک پێشتر کاری دیزاینم کردو دیزاین و گرافیک وردە وردە کاری لەو هەم کردو ستایلی کارەکەم سەبکەکەم زیاتر ئەکسپێرسۆیە یعنی من دەم هەوێ بە تێکەڵکردنی ڕنگ و ئەو شکلانەی کە هەمە جوانیەک ببەخشم بە تابلۆکان ینی کەسێک کە سەیری ئەو تابلۆیە بکە بەس بە ڕەنگەکە جوانەکەی ببینێ کە ئێمە پێی دەڵێن کۆمپۆزیشن ینی ئەو کۆمپۆزیشنە چۆنێتی دانانی ڕنگ و شکڵە من ئێستا بەشێک لە سەری ئەو ئافرەتەم داناوە کە نەقش و نیگارێکی زۆر کۆن و قەدیمی لای خۆمانە ینی ئەوە هونەرێکی کۆنی ئێرانیە وەکو هونەری مینیاتۆر دەگەڕێتەوە بە هونەری هەخامنشیەکان وەکو ئەو شکڵانەی کە لێرە دەیبینن ئەمە تێکەڵکردنی تەلفیقی هونەری مینیاتۆر و هونەری مودێرنە کە بەیەکەوە زۆر تەلفیقێکی جوانیان هەیە سەبکێکی مۆدێرنیان هەیە ستایلی کارەکەی من ناڵم زیاتر یاریکردن بە ڕەنگە ینی من دەم هەیە بە دانانی ڕەنگەکان شکڵەکان نیشان بدەم ینی کە جاری وایە کە هەر ئافرەت نێ تێکەڵکردنی ڕەنگە مەسەڵەن چەند ڕەنگێکی سارد و گێرم تێکەڵ دەکەم و شەیپێک و شکڵێکی دەدەمێ کە بینەرەکە بیبینێ بڵێ واو چەند جوانە ینی لێشی تێنەگا جاری وایە مەفهومی هەیە جاری وایە لی تێدەگا وایە لی تێناکە بەس دەڵە جوانە ینی ستایلی کارەکە وایە هەندێک کەس دێکۆراسیۆنێکی تازەی کردو بۆ ماڵەکەی دەڵێ ماڵەکەم ڕەش و ئاڵتونی و زەرد تێکەڵاو بێ شتێکم دەوێت هەر تێکەڵکردنی ڕەنگێک بێ یعنی تۆ چەندانە ڕەنگی لەگەڵ یەکدا دەنێم لەوحەکی جوان دروست دەبێت لەوحەکانم داواکاری خەڵکن ینی کە دەڵێن ڕسمی ماڵی خۆیان دەنێرن یان ئۆفیسی خۆیان دەنێرن دەڵێ حەزم لە شتێکە کە لەو ستایلی ماڵەکەم بێتەوە ئیدیە من چەند شتێکی بۆ دەکەم نیشانی دەدەم و قبولی دەکەن ئەو مەتریاڵانەی کە بەکاری دێنم زۆربەیان من زۆربەی کات بە ڕەنگی ئەکرلیک کارە دەکەم تێکسچەر بەکاردێنم ینی حەزەکەم ئەو شتانەی کە ئەمن دەیکەم ئەو تەرحانەی دێکم بارز بێ کە دەستی پێدادێنن ینی جگەلەوەی کە ڕەنگەکە دەبینن لەمسیشی بکەن تێکسچێریش شتێکە کە مەسەڵەن ئێستا تۆ سەیری ئەمانە بکەی گوڵەکان بە بارزی دەبینی ئەوانەی کە بەکاری دێنم زیاتر ئەکرلیکە تێکسچەرە وردە تەختەیە کە لە ژێر بەعزە گوڵێکی کە بەکار دێنم ئەوانە بارزی دەکا زۆر جوان دەبێت. تا ئەم لەوحەیە هونەرێکی تەلفیقیە یعنی کارێکی قەدیمی مینیاتۆری تێکەڵ کراوە لەگەڵ کارێکی کلاسیک و
يعني پێی دەڵێن تەلفیقی مۆدێرن و کلاسیک. ئێستا هەندێک وردەکاری ماوە بۆیە من سێبەر بدەم بەم تەڕحە تۆزێک بارزی کەم بەرچاوتر بێت کە لە دوورەوە ڕادەیبینن ڕێک مێشکیان بڕاتەوە لای هوەری هەخامەنەشی کۆنەکانی ینی وەکو مینیاتۆر. ئەم ڕەنگی ئەکرلیکە کە وشک بووە ئێمە فیکسی دەکەین ئەسپرێ و هەندێک زەیت و شتی خۆی هەیە کە لی دەدەین لەبەر هەتا و تەپ و تۆز و دەرێ و بارانوانە هیچی لێ نایە بەس دەبێ خۆی ئاگاداری لێ بکرێت تقریبە ناوە تا 10 ساڵێک ئەو لەوحەیە جوان دەمێنێتەوە بەس ئەگەر نور و هەتا و با لێی نەدات هیچی لێ نایە. من خۆم شتێکم بە مێش بکە ینی جاری وایە کە شانە بیر دەکەمەوە شتێک دەتەنێ و مێشکم دەڵم بۆ دروستی نەکەم کەمێک سێرچ دەکەم بزانم هاوشێوەی ئەو شتێکە لە مێشکمدا هەیە هەبوو کراوە دەیکەم دەستی پێ دەکەم. قیاسیش گرنگە مەسەڵەن قیاسی گەورە بێ زۆری کات دەوێ لە پێشدا سکەیسەکەی بۆ دەکەم ئەگەر وردەکاری زۆری هەبێ ئێستا ئەم تابلۆیە ڕێک وەکو فەرشتنی نەگوایە ینی کاتێکی زۆری دەوێت هەندێک لەوحە هەیە پۆرترێتە دەموچاوەکان ئەویش کە من بە سەبکی ستایلی ڕێئاڵ نایکەم بەڵام هەر کاتی خۆی دەیە جاری وایە هەفتێک لەسەری دادەنیشم لەسەر لەوحەکە جاری وایە ئەمە تا ئێستا کاتێکی زۆری بردو بەڕاستی سەر دیواری ماڵانیش کردومانە لەسەر دیواری ئۆفیس کردومانە بەڵام خۆم بەتەنیا ناتوانم ئەوەی بکەم چون زەحمەتی زۆرە هاوکارێکم هەیە شەریکم بەیەکەوە کاری گالەری دەکەین کەسێکەیە لەگەڵ ئەو ئیشی ماڵانیش دەکەین جار لەسەر دیوار لەوحە دروست دەکەین. ئێستا کە ئەم گوڵە ستایلێکی مۆدێرنە شێوەی ئەم نەوعە گوڵە زۆرە ینی دەتوان ئەم گوڵە زۆر جار بینم بەڵام من بە ستایلێکی بارز کردومە تێکسچێرم بەکارهێناوە کە خەڵک سەیری ئەو لەوحەیە دەکا هەست بە بارزی پەڕەکانی دەکا مەسەڵەن ئێستا ئەم لەوحەیە کە تۆ سەیری دەکەی هەم تەرکیبی ڕەنگەکەی جوانە هەم ئەوەیە کە ئەتۆ گوڵێکی جوان دەبینی ڕەساس تێدا سپی حتا بە 4 ڕەنگ ئێمە توانیمانە جوانێک دەین بەو لەوحە ئەم لەوحەیەش داواکاریە زیاتر ویستویەتی ڕەنگی سارد بێت چون ستایلی ماڵەکەیان وا بۆ کە ئەو لەوحەیە بەس یەک تۆز ڕەنگی پیرۆزەیی لەسەر بێ ئەم لەوحەیەش تقریبەن ئەوە 3 ڕۆژێکی کات دەوێت ئیشکردن لەسەری 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ ئەگە بەردەوام خەریکی بی ڕۆژەی 3 سەعات خەریکی بی. خۆم پێی دەڵم ئەوە جوانێ ناگونجێت یان ئەوەیە کە شتێکی قەدیمیە ئەگەرە تۆ دەتەوێت شتێکی تازە و جوان بکەی چەند نەوعی کەی پێ نیشان دەدەم کە بیکاتەوە. نا بۆی دەکەم یعنی حەزەکەم بە دڵی خەڵک بێ زیاتر. جاری وایە دەبینی ینی لەوحە دروستکردن بەڕاستی مەشکێکی سافی دەوێت تۆ کە مەشغوڵ بی ناتوانانی دانیشی لەسەر لەوحەژ ئیش بکەی بەڕاستی دەبێت لە ئارامشدا ئەو کارە بکردرێت
کە تۆ بە مشکت جەنجاڵ بێ و دانیشی لەو حە دروستکەی تەبعەن جوان دەرناچێت. زۆر جار هەبوو کە من دانیشتم لەو حێک دروستم کردو لە تەواوبووندا بۆ بە دڵم نەبوو خراپم کردوتەوە. بۆ بژێوی ناتوانانی زۆر حسابی لەسەر بکەین مەگەرە تۆ گالەرێکت هەبێت بەردەوام ڕکلامی بۆ بکەی خەڵک داوا بکە بیفرۆشی بەڵام بەداخەوە هوەر لە کوردستان ئەو قیمەتەی نییە کە دەبێ هەیبێت. مەسەڵەن ئێمە لەو حەیەک دروست دەکەین دەڵێن خەڵک دەڵێ دەزانی ئەو لە ئوروپابایی چەندە یان لە چۆ لە چۆ بەس لە کوردستان وانەیە هوەرمەندمان زۆرە هوەرمەندی زۆر چاکمان هەیە کڕیاری تایبەتی خۆی دەوێ هێندێک لەوحە. خۆی ئەو مەتریاڵانی کە بەکاری دێنین زۆر گران نێ کە مەسەلەن بڵێ ڕەنگەکە زۆر گرانە یان ئەو کانواس ئەو شتانە گرانە نا بەڵام ئەو زەحمەتەی کە ئێمە دەیکێشین ئەو هوەرەی کە بەدەستی خۆمان دروستی دەکەین نرخی ئەوەیە کە تۆ ئەو شخصە دەبێ بەڕاستی ڕێزی بگرێت و نرخێکی جوانی لەسەردانە لەوحە هەبوو هەتاکو 50 وەرەقە بە دەفتەر مامۆستای گەورە بۆ کە من ئاگادارم زۆریش جوان بۆ و فرۆشراوە قیاسی گەورە بۆ ئیشی زۆری لەسەر کراوە سۆنەتی بۆ فکرێکی جوان بۆ بەس بەپێی ئەو شتەشە ینی ئەمنەکە ئێمە پۆرترێتێکی ئینسانێک بکەین ینی بڵێ دەمهەیە ئەو دم و چاوە ڕێک ئاوا دەرکەوێتەوە ئەو هەم زەحمەتی زیاترە هەم گرانتریشە تەبەن. لەسەر ئافرەت هەموو جارێک من لەسەر ئافرەتی تێدا بۆ ئیشەکانم چون هەموو من خۆم چون فەمەنیستم هەمیشایانی کارەکانم ئافرەتی تێدا بۆ بەڵام تەبیعەتیشم پێ جوانە ینی پێم خۆشە لە سروشتی تێدابێ بەڵام سروشت بە ستایلی ڕێئال بە تەبیعی نا پێم خۆشە تەلفیقی بکەم لەگەڵ مۆدێرن بێت پێم جوانترە ئێستایانی بەڵێ زۆر زۆر پێیان جوانە. ئێستا چەند لەو هەم کار کردو مەسەلەن فیل بۆ ئەسپ بۆ هەمووی بە ڕەنگ بۆ ینی من بەدانانی ڕەنگ دەموچای فیلەکەم نیشان داوە یعنی زۆری داوا لەسەر بۆ کە ئەسپەکەم پێ نیشان داوە بە ڕەنگ تاوسم کردو بەس بە ئەلوان ینی زۆر زۆریان بەدڵ بۆ. ئەم لەوحەیە کە تەواو بوو ئێمە کە فیکسمان کرد و تەواوی کارەکانی تەواو بوو چارچەوەیەک ئەگەر پێویست بکە چارچەوەی بۆ دەگرین لەوحە بەعزە لەوحەیەک هەر بەبێت چارچەوە جوانترە بەڵام کە هەڵت ئاوەسی ینی پێویست دەکا کە تۆ ئاگاد لێ بێت یان پاک و خاوێن ڕایگیری یان تەپ و تۆزی لەسەر نەبێ نۆ ئەسپرایەک هەیە بەکاری دێنن هەم لەوحەکە تازەتر و جوانتر نیشان دەدات هەم پاک و خاوێن ڕای دەگرێت. پەڕۆی تر ئەسڵەن نابێوەیکەوێ بەڵام هێندێک شت هەیە ئاوە لە دوورەوە لێ دەدەن هەر ئی خاسی پاکردنەوەیە پەڕۆ نێ ئاوەکو تووکێکە ئاوە لێ دەدەن جوان پاکی دەکاتەوە.
لەو حەیەش هەروەکو کوتم تەلفیقی ڕەنگە یعنی بەدانانی ڕەنگ ویستومە تاریکی و ڕووناکایی نیشان بدەم هەمووشی بارزەوەکو دەیبینن تێکسچەرە یعنی کە سەیریکەی بەس ڕەنگ نبینی دەت بارزە ئەمەشی هەندێک مەتریال دیکەیە دامناوە هەندێک وەکو کوتم بە مرواری و وردە تەختە و ئەوانەیە دامناوە بۆی بارز دەرکەوێ ئەمانەش تێکسچەرە بەدانانی ڕەنگی ئاڵتونی و زەرد و گۆڵد ویستومە خۆر و ڕووناکایی نیشان بدەم لێرەش ڕەشی و تاریکیمان هەیە. لە زۆربەی کارەکانم ڕەنگی ئاڵتونی بەکاردێنم نەوعە وەرەقێک هەیە وەرەقی گۆڵدی پێدەڵێن لەزگەی خاصی خۆی هەیە ئەو بەکاردێنم کە جوانێکی تایبەتی هەیە ینی ئاڵتونێکی گەش و جوانی هەیە هیچیشی لێ نایە بە مرور ینی وەکو ئاڵتون دەمێنێتەوە زۆر جوانە ئەو نەوعە گۆڵدە.